السلام ورحمة الله. باش زور ساكا بخير بك كاكا. چیلوک من ام بدنه. بس شاوان. زمان چیکه بردم دانگو زور تونده. تونده قازان زی اوه. باش بس شاوان. باش بس شاوان بس شاوان. بريانك. مادام بو بیباره و هنده پیوستی زیادم بوت یکردوی. تاموسیجی خوشتر دکا. من ناوم بیستون غریب حسن ناسرا با وستا بیستون با ترشاتی وستا بیستون ناو بانگم در کردوا لا 30 ساڵی تەمەنی ئیشکردنمەوە شاهدی ئیشە و کارەکانمانە کە ئیشی ترشات دەکەین لە ناو ڕانیە بە تایبەتی لە ناو ئەو شەقامی مزگەوتی گەورە بۆ قولە ترشاتەکان ترشاتی سەرەکیمان زەرد و سوور بە ئەمبە و مەحشی لەگەڵ خیارە جۆرەکانی سێ چوار نەوە خیار شۆرمان هەیە ترشاتەکان معمەلەکەمان لە کۆیە معمەلی کارگەی ترشاتی کۆیە لەسەر ڕێگەی حەمامۆک ترشاتەکان بۆمان دێ لەوێەوە کارگەکەمان لەوێ بۆ خۆشمان دەستکاری دەکەین لێرە چەند جۆرە ترشاتی کەشمان وە بەرهێرم هێناوە ئاوی هەنار سرکەی هەنار هەروە بێتەوە فەسڵی زستانانیش تەڕە سازمانێ شێلم بەترش سرقە سۆرە کە پێی دەڵێن چەوەندەر ئەویشمان هەیە جۆرە ترشاتی کەشمان هەنا بەڵام ئەو کات زیاتر کاتی زستانەیە لە پاییزەوە کە ئیشی ئێمە بە دەرەجەی یەک دەست پێ دەکا ئەو جار ڕەمەزانانیش خواستی زۆر لەسرە بەڵام شکر بۆ خوا ئێستاکانە پێداویستی ئینسان زۆر بووە لە فێنەکەرەوە پێویستەکانی ئینسان زۆرە هەموو کاتێک بازاری خۆی هەیە هاوینانی زۆر باشە ئیش زۆر باشە لە خوای بەزیادێ شکرانەی دەوێت ئەوەمان هەیە ئەوە قەرنابیتە خۆشکراوە لەگەڵ ترشاتەکەی تێکەڵی دەکەین لەسەر خواستی خەڵک ئەویان ترشاتی سوورە ئەویان ترشاتی زەردە ترشاتە زەرد و سوورەکان چەند بابەتێک و کەرستەیەکی لەگەڵە پێکاتوە لە شێلم جێزەر سێوە بنعەرزە ترۆزی خەیار و قەرنابیت و مەحشی و سیر و بیبەر و ئەمبەشی بۆ لەگەڵ زیاد دەکەین لەگەڵ قەزوان و زەیتون و کەلەم و کەرەوزیش پێکاتان سەرەکیەکان ترۆزی و خەیارە ترۆزی و خەیار و هەروە بێتەوە جێزەر و شێلمە ئەوەکانی کەشیان بۆ زیاد دەکەین ئێمە ئەو ترشاتە هەنارە هەمان کەرستەیە ئەمە بۆمان دێت بە خۆشکراوی حازر ئەمەش لێرەکانە ئاوی هەناری بۆ زیاد دەکەین ئاوی هەناری بۆ زیاد دەکەین تاموسێشێکی تایبەت دەدات ئەوەشیان سرکەی هەنارە سرکەی هەنار ئەویش سرکەی خۆماڵیە بە سرکەی بەکاری دێنین هەمویان خواستیان لەسرە هەمویان خواستیان هەیە لە خوای بەزیادە الحەمدوللا ئەوانەش ئەو مزرەمەنیانەشمان هەیە ئەو مزرەمەنیەکانیش ئەوە برمەی هەناری پێدەگوترێت ئەوەیان جێلاسە ئەوەیان بەڵاڵووکە ئەو بەڵاڵوکەیان هەورامانی تەختە بۆمان دێت ئەوەشیان تەمەر هیندیە ئەوانەیان کارگەی شەقڵاوەیە بۆمان دێت ئەوانە ئەو مزرەمەنیانە ئەو جۆرە زەیتونانێش ئێمە بۆ خۆمان دروست دەکەین زەیتونەکانیش ئەمە بە سادەیی بۆمان دێن هەمویان ئەوەمان بۆ دێت بە لیمۆ خۆشتی دەکەین خواستی لەسرە بە پێ خواستی مشتریەکان ئەوەمان هەیە سرکەی هەنارە ئەوە هەموو بێدنکن ئەو زەیتونانە جۆری زەیتونی میسریە ئێمە بۆمان دێت بە لە خوێیدایە بەس لە خوێیدایە ئەومان هەیە بە جێلاز دروستی دەکەین مشتری تایبەتی خۆیان هەیە وەکو ئەو برادرانی کە ئێستاکانە ئەوە بوون سیرمان هەیە سیرەکان لەسەر خواستی مشتری ئەمە دروستمان کردووە ئەو جۆرە سیرەمان هەیە بە تەرخون و جاتە و نەعنا خۆشمان کردووە خواستێکی خەڵکی زۆری لەسرە کە بۆنەکەشی لە 175 نەماوە ئەو سیرەمان هەیە سیری عەجەمیە بە سرکەمان خۆش کردووە ئەو جۆرە سیرەیە
ئەوەیان بە سرکەی هەنار خۆشمان کردووە خواستی تایبەتی خۆی لەسرە ئەوەیان بە لیمۆیە ئەو زەیتونەمان هەیە ئەو زەیتونە بە بیبەرە زەیتون بیبەر زەیتون لیمۆ زەیتونی جێزەر زەیتون بە پرتەقاڵ ئەوانەمان هەیە ئەو جۆرە زەیتونەش بۆ خۆم خۆشی دەکەمەوە خواستێکی تایبەتی لەسرە بە تەرخون و جاترە و نعنایە وەکو سیرەکەی ئەو زەیتونانەشمان هەیە ئەوانە ئەو زەیتونە تایبەتە بە زەیتون بە خواردنی بەیانیان زەیتونی چرچی پێدەگوترێت لەگەڵ هێلکەوڕۆن و پەنیر و شت زۆر خواستی لەسرە ئەو جۆرە زەیتونانەی کەشمان هەنا زەیتونێکی تایبەتمان هەیە ئەو جۆرە زەیتونە ئەو جۆرە زەیتونەمان هەیە تایبەتە ئەوانەی کە حەزیان لە مەیلی تاڵیە ئەوە ڕغبەتێکی تەواوی لەسرە ئەوانەی کە حەزیان لە زەیتونی تاڵە سروشتیە خۆماڵیە ئەو بابەتەشمان هەیە ئەوەیان ئەمبەیە کە لەگەڵ ترشات تێکەڵاوی دەکەین لەسەر خواستی مشتریەکانمان ئەو جۆرە زەیتونە زەیتونی خۆماڵیە پشدەری و بیتوێنەی خۆمانە ئەوەش بیبەرە بیبەری خۆماڵیە ئەوەش بیبەری خۆمانە ئەوە جوتیاری تایبەتمان هەیەمە ساڵانە کە جێزەر و شێلم و چەوەندە روشتمان بۆ ئین دەکەن لەگەڵ ترۆزی و خەیار ئەو بیبەرە شەر ئەوان بۆمان دروست دەکەن خۆماڵیە ئەو بیبەرە ئەوەشیان ئەوە ئاوی ترشاتە زەردەکەیە کە لەم و کەرەوزمان بۆ زیاد کردووە تاموچێژی تایبەت دەدات ئەوەشمان هەیە کاکە قەزوانە ئاوی قەزوان بە ئاوی سیرەوەیە ئەوەشیان ئاوی ترشاتە سوورەکەیە هەمان شت کە لەم و کەرەوزە ئەوەشمان هەیە سیری عەجەم لەگەڵ ترشات بەکاری دێنین ئەوەش قەزوانەکەمانە شتەکانمان ئەلحەمدوللا زۆر جوان و ڕێک و پێک و سی بابەتمان زیاترێت چل بابەتمان هەیە سرکەی هەناریشمان هەیە لەگەڵ ئەوانەش بەستەر چاو بەستەر سەر ئەوە ئەمبەیە بۆ بیبەرگرتنەوەیانە بۆ خۆیان هەیە ترشاتی پێدەگرێتەوە هەیە خیار شۆری پێدەگرێتەوە لێرە پێداویستی ماڵەکانی ژەمە بەجێ دەگەیەنین هەیە بە حەزی خۆیان لە ماڵەوە شتی دەگرنەوە لێرکانە ئاو ئەمبە و بیبەر و شتیان بۆ دەپێسینەوە بە پێی خواستی خوازیاران بای هەزار دینار باشە بابی بن ئەوەش بە قوربانی تۆ ئەوە زەیتونی بە سرکەی هەناریە خواستی لەسەرە فەرم بابی من بە چاوان کاکە فەرمو عەزیزم سوور و زەرد دوو نیوە سرکە و هەنار 3000 3000 کە بە چاوان کامەیان بێ سرکەیان هەنار سووری هەنار بە چاوان سا ئەوە ترشاتی سوورە بەڵام بە ئاوی هەنار گیراوەتەوە ئەوانەش خواستی خۆیان زۆر لەسەرە دەرناچێ حەزەکەی بای 500,000کەت بۆ دەشێشم بەڵام ئینشاڵڵا کەیفی ئەوەش دەبێت چاوی من عەزیزم نا حەزەکەی چەندیش پێویستە لە خزمەتت داین بە قوربانە ئەوە ترشاتی هەنارە بە ئاوی هەنار دەیگرینەوە ئەوەیان بەڵێ بۆ خۆمان دەیگرینەوە لێرکانە لەسەر خواستی کاکە بیبەری هەبێت مشتریەکان بە قوربانە بۆ ناو شاری یا بۆ دەرەوەیە ئای بە چاوان سەرچاوم خواستی دەرەوەشمان ئێمە زۆرە دەرەوەی ڕانیە ئەوانەی کە لە دەرەوەی ڕانیەش دێن بە تایبەتی بۆیان دەپێسینەوە زیاتر مەحکەمتر بۆیان دەپێسینەوە هەتا لێی زەرمەند نەبن چاوەکانم برای عەزیزم بە گیانی ئێوەش خۆش بێ بەلەشی ساغەوە کاکە زۆر بەخێر بێن سەر چاوان وای گەورە ئاگادارتان بێ بەخێر بێن سەر چاوان